سڵاوتان لێبێت دەروندروستی ئەم جارە باز لە ئالوودەبوونەکەین بە مادە هۆشبەرەکان تایبەتتر ئالوودەبوون بە خواردنەوە کحولیەکان. ئەو هۆکارانە چین کە ئەبێتە هۆی ئەوەی کەسێک ئالوودە ببێت بە خواردنەوە کحولیەکان، هەروەها ئەو ڕێکارە چارەسەریانەی کە ئەبێ بگیردرێتە بەر. بۆ وەڵامی ئەم پرسیارانە بینەری بەرنامەی دەروندروستی. ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و تایبەتتر ئالوودەبوون بە خواردنەوە کحولیەکان لە لیستی نەخۆشیە دەرونیەکانە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ڕەفتار و مێشکی کەسی ئالوودەبوو دەئانێت، جگە لەو گۆڕانکاریانەی کە لە ژیانی کۆمەڵایەتی و پیشەیی تاکا دروستە بێت. کۆمەڵێک نیشانە هەن کە لە کەسی ئالوودەبووە دەرئەکەوێت بۆی بیناسینەوە ئایا ئەم کەسە ئالوودە بووە بە مادە هۆشبەرەکان یاخودنا. بینەری ئەم راپۆرتە بن. نیشانەکانی ئالوودەبوون. ئەم نیشانانەی خوارەوە لە کەسی ئالوودەبوو بە مادە هۆشبەرەکان دەرەکەوێت. یەکەم، زیادبوونی بەکارهێنانی ڕێژەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکە. دووهەم، لە کاتی بەکارنەهێنانیدا نیشانەی جەستەییان بۆ دروستە بێت وەکو لەرزین. سێهەم، ناتوانن وازی لێبێنن. چوارەم، بەردەوام لە بیری دەستخستنیدان. پێنجەم، ناتوانن ئەرکەکانی ڕۆژانەیان بەباشی ئەنجام بدەن. شەشەم، گۆڕان لە خەو و خواردن. حەوتەم، گۆڕان لە ڕواڵەتی کەسەکە وەک سوور هەڵگەڕانی چاو و زیادبوون یان کەمبوونی چێش. هەشتەم، گرنگی نەدان بە پاک و خاوێنی. کۆمەڵێک هۆکار هەن ئەگەر بێت و لە ژیانی کەسێکە هەبێت کە بەکاربەری مادە هۆشبەرەکانە ئەگەری ئالوودەبوونی زۆرتر ئەبێت. ئەویش بوونی مێژینەی خێزانیە لە ناو خێزانی ئەو کەسەی کە مادە هۆشبەرەکان بەکار ئەهێنێت، دواتە کەسی توشبوو ئالوودەبوو هەبوو بێت بە مادە هۆشبەرەکان. دووەم هۆکار دەستکردنە بە خواردنەوە کحولیەکان و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە تەمەنی کەمەوە کە زیاتر تەمەنی هەرزەکاری ئەگرێتەوە. هۆکاری سێهەمیان ئاسان دەستگەیشتووی کەسەکەیە بە مادە هۆشبەرەکان. لە هەمووی گرنگتر بوونی گرفتی خێزانی و ململانەیە کە لە ناو خێزانی کەسی ئالوودەبوودا هەبێت و هەروەها بوونی نەخۆشی دیکەی دەرونی کە ئەگەری زۆری هەیە کەسەکە بۆ ئارامکردنەوەی خۆی ئالوودەبوونی مادە هۆشبەرەکان تیا ڕووبات. بۆ باسکردنی ئەو کاریگەریانەی کە مادە هۆشبەرەکان و بە تایبەتتر خواردنەوە کحولیەکان لەسەر جەستە و عەقڵی مرۆڤ دەیانێت، میوانداری زۆر بەڕێز دکتۆر سامان شێخەنوەرمان کردووە کە بەڕێزیان پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکانن. بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس. پرسیارەکەمان بەوە دەست پێەکە ئایا ئەم مادە هۆشبەرانە چ کاریگەریەک لەسەر جەستە و عەقڵی مرۆڤ دروست ئەکات کە خواستی لەسرە بە بەردەوامی؟ بەڵێ زۆر سپاس. من پێشتر پێم باشە بە پێناسەیەکی مادە هۆشبەرەکان دەست پێ بکەین، یاخۆ من پێم باشتر بڵین مادە هۆشگۆڕەکان. یعنی ئەم تێرمەکە لە ناو خەڵکا هەیە پێی ئەوترێ مادە هۆشبەرەکان. مەرجنی هەموو مادەیەک هۆشبەرە. یعنی هەندێک مادەمان هەیە ئێمە گۆڕانکاری لە هۆشدا ئەکا، بەڵام مەرج نییە بەرەو ئەوە بڕوا کە خامۆشی ئەیگۆڕێت. هەندێک مادە هەیە وریاکەرەوەیە، هەندێک مادە هەیە خامۆشکەرە. بەڵام ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی بزانین مادە هۆشبەرەکان چییە، هەر مادەیەک کە گۆڕانکاری کرد لە سایکۆلۆجی کەسەکەیە و گۆڕانکاریەکە بە شێوازێک بوو کە چێژی بەخشی بەو کەسە و وابکات بۆ جاری داهاتوو بەکاری بێنێتەوە، ئەوە لە پۆلێنکردنە ئەچێتە ڕێزی مادە هۆشبەرەکانەوە یاخود با بڵێن مادە هۆشگۆڕەکان. و پرسیارەکەی بەڕێزی شت کە زیاتر سەبارەتە بە مادە ئەلکۆهولیەکان. ئەلکۆهول خۆمان نەزانین یعنی کە مادەیەکی زۆر کۆنە و لەوەتی مرۆڤایەتی هەیە ئەلکۆهول بەکار هاتووە. یعنی لە تێکستە زۆر کۆنەکانەوە ئێمە لە زمانی فرعونەکان و تەنانەت دە شارستانی زۆر کۆنەکانیشە ئەلکۆهول بەکار هاتووە. لە ئەدەبیاتیشا زۆر باسی لێەوە ئەکرێت و وەکوتم لە تێکستە زۆر کۆنەکانە هەیە. یعنی پێش هەموو شارستانیەکان ئەلکۆهول هەبوو و دیارە ئەلکۆهول کاتێک کە مرۆڤ لە بیدایەت کە بەکاری هێناوە لە شارستانیەتی چینیەکانە بەکار هاتووە کە ئەگەڕێتەوە بۆ 5 بۆ 7,000 ساڵ پێش ئێستا کە ئەلکۆهولیان بەکارهێناوە. ئەو گۆڕانکاریانەی کە ئەلکۆهول ئەیکات، طبعاً ئەلکۆهول گەردێکی کیمیاییە کە ئەلکۆهولی ئیثانۆڵە بە تایبەتی کە پێوترێ C2H5OH، ئەمە کاریگەریە کیمیاییەکەیەتی. کۆمەڵی گۆڕانکاری ئەکات لە سایکۆلۆجی ئەو کەسەیە. یەکێک لە گۆڕانکاریانەی کە ئەیکات گەێنەرێکی کیمیاییمان هەیە ئەمە لە مێشکا پێوترێت دۆپامین. ئەلکۆهول وا ئەکات کە دۆپامین زیاتر بڕێژێنرێ
و دۆپامین کە زیاتر ئەڕژێنرێت دڵخۆشبوونی کەسەکەیە چێژ بەخشە. ئەمە گۆڕانکاری یەکەم و کاریگەری یەکەمی ئەلکۆهۆلەکە ڕوئیان. ئەم چێژ بەخشینە یاخود با بڵێن ئەم گۆڕانکاری کیمیایی کە لە مێشی کەسەکەیان ڕوئیات وا لەو کەسە ئەکات کە بۆ جاری داهاتوو دووباری کاتەوە. ویستی لەسەر بێ بۆ جاری داهاتوو بۆ لە برەی جاری یەکەم کە بەکاری هێناوە چێژ بەخش بووە بۆ جاری داهاتوو جارێکی تر بەکاری ئەهێنێتەوە. بەڵام ئەمە بە تێپەڕبوونی کات وا ئەکات کە ڕژانی ئەو مادە کیمیایی یەکەم ئەکاتەوە. پێویست بە ڕێژەیەکی زۆرتر ئەکات. پێویست بە ڕێژەیەکی لێرەیە ئەتوانین بڵێن وردە کەسەکە ئاراستە ئەبێ بەرەو ئالوودەبوون. یعنی داواکردنی ڕێژەیەکی زۆر لە مادەی هۆشگۆڕیان مادەی هۆشبەر و خواردنەوە کحوولەکان واتە زۆرتری پێویستە بۆی بگا بۆ ئاستی چێژەی کە ئەیبێت. ئەمێکێکە لەو کاریگەریە خراپانەی کە ئێمە ئەیبینینەوە لە نەخۆشەکانە یاخود لەو کەسانی کە بەکارهێنەری ئەلکۆهۆل و هەموو مادە هۆشگۆڕەکانی ترن وا ئەکات کە زیاتر پێویست کات بەکاری بێنێ بۆ ئەوەی هەمان چێژی پێشووتری باتێ. ئەگەر ئێمە بە نمونەیەک بیهێنینەوە بۆ نمونە کەسێک کە مادەی ئەلکۆهۆلی بەکارهێنێ یاخود هەر مادە هۆشگۆڕێکی تر بۆ نمونە گرامێک بەکارهێنێ. ئەم گرامە ئەبێتە هۆی دەردانی ڕێژەیەکی دیاریکراو لەو مادە دۆپامینە. وا ئەکات بۆ ماوەی چەند جارێک پێویستەکە ئەو گرامە بکە بە 2 گرام بە 3 گرام بە 5 گرام هەتا هەمان کاریگەریەکی پێشووی تیا دروست بێت. ئەمە یەکەوە ئەکار نەخۆشەکە یاخود ئەو کەسی کە بەکارهێنەرە زیاتر بڕوا بەرەو ئالوودەبوون. ئالوودەبوون کۆمەڵێک نیشانی خۆی هەیە نیشانی جاکەرە و تایبەتی خۆی هەیە. بۆ نمونە یەکێک لەو کەسانی کە ئالوودەی مادە هۆشبەرەکان یاخود ئەلکۆهۆل بێ بە شێوەیەکی تایبەت ئێمە باسی ئەلکۆهۆل بکەین خەیاڵی لایەتی یعنی زۆربەی کاتەکانی بید لەوە ئەکاتەوە کە چۆن دەست پێ بکاتەوە ئەم شەو یاخود ئەم ئێوارەیە یاخود ئەم دوانیەوە ڕۆیە لەگەڵ چێ بخواتەوە چی بخواتەوە چۆن بخواتەوە کاتەبێ بە مەوزوعێک بەردەوام لە مێشکە بەردەوام خەیاڵی لایەتی. نیشانی دووهەم بۆ ئالوودەبوون ئەوەیە ئەگەر ئەم کەسە نەخواتەوە کۆمەڵی گۆڕانکاری تیا دروست بێت. یعنی ئەگەر وانە کاجارێکی تر ئەو مادە کیمیاییە بڕژێنێتەوە لە مێشکە کۆمەڵی گۆڕانکاری تا دروست بێتەوە کە پێی وترێ وزدرۆوەڵ یاخۆ پێڵێن کاردێکی دەستکێشانەوە. هەندێک گۆڕانکاری هەیە لەوانە کە ڕوئەیە لە کەسەکە یا گۆڕانکاری جستەیە بۆ نمونە کەسەکە دەستی ئەلەرزێت بۆ نمونە کەسەکە لەوانەیە هێڵن جوڕشانەوەی هەبێت ئازاری ناوسکی ئەبێت کۆمەڵی گۆڕانکاری تر گۆڕانکاری سایکۆلۆجیشی هەیە کەسەکە دڵی تەنگە بێت کەسەکە تووڕە ئەبێت تەرکیز و زاکیرەی باش نابێت ئەمانە کۆمەڵی گۆڕانکارین وا ئەکا کەسەکە ئەبێ بخواتەوە جارێکی تر هەمان ئەو بڕێی کە پێشتر بەکاری هێناوە بەکاری بێنێتەوە تازاڵ بێ بەسەر ئەم گۆڕانکاریە. باز لەوە ئەکرێت کە ڕاستەوخۆ گۆڕانکاری لە خانەکانی مێشکا دروست ئەکات مادە هۆشگۆڕەکان ئایا هەمان ئەو گۆڕانکاریەیە کام نیشانانە دروست دەکات ینی ناتوانێت بگەڕێتەوە باری ئاسایی ئەو کەسی کە بگاتە قۆناغی ئالوودەبوون نەخێر یعنی کە کەسێک گەشتە قۆناغی ئالوودەبوون کەواتە گۆڕانکاری لە مادە کیمیاییەکانی مێشکیا ڕوویاوە. ئەو گۆڕانکاری کە ڕوو ئەیات پێویستەکە کە بە بەردەوام ئەو مادە هۆشگۆڕە بەکاربێنێ ئایا ئەلکۆهۆل بێ یاخود هەر مادەیەکی تر بۆ ئەوەی بتوانێت وەکو کەسێکی ئاسایی بێ ئەبێت بەلانی کەم 8 سەعات بۆ 12 سەعات جارێک مادەکە بەکاربێنێ. ئەگەر ئەو مادەیە بەکار نەهێنێ ئەو گۆڕانکاری کە باست کرد کە لە مێشی کەسەکەی ڕوویاوە لە خانەکانی مێشی ڕوویاوە بە ئاراستێکی خراپە ئەڕوا کۆمەڵێک نیشانە لە کەسەکەی دروستەکە وەکو وتم لەوانەیە دەستی بلەرزێ لەوانەیە تووڕە ئەبێت احتیمالە مەسەرەن هێڵن جوڕشانەوە بێ ئازاری ناوسکی ئەبێت عارەقکردنەوەی زیە ئەکات بۆچی لەبەروی مێشک خانەکانی مێشک داوای ئەو مادەیە ئەکا تووڕات هێناوە خانەکانی مێشک ڕاهێناوە کە بە بەردەوامی ئەو مادەی وەربگرێت کە کتوپڕ ئەو مادەی لێ ببڕێ خانەکانی مێشک ئەگاتە بارێکی نائاسایی کە کارەبایی مێشکەکە تێگەچێت داوای مادەکە ئەکات. ئەمە ئەگۆڕێ بە پێی کەسەکان چکە ئەمە پرسیاری زۆرینەی خەڵکە مەسەڵەن ئەوترێت فلانە کەس هەموو ڕۆژێکیش ئەخواتەوە بەڵام ئەتوانێت بۆ مانگێک یان هەر کاتیبی وازی لێبێنێ بەڵام کەسێکی تر هەمان ڕێژەی ئەو ئەخواتەوە بەڵام ئەم ئالوودە بووە. ئایا ئەمە پەیوەندی بە ئامادە باشی بایۆلۆجی کەسەکەەوە هەیە ڤۆڵنەرەبڵیتیەکەیەوە هەیەی یان جۆری مادەکە؟ مەڵێ ئەم بۆ پێناسی ئالوودەبوون چەند قۆناغێکمان هەیە یعنی کەسێک کە ئەگاتە قۆناغی ئالوودەبوون ئەبێ بە چەند قۆناغێکا تێپەڕێ یعنی ئەو کەسێک کە بەکارهێنەرە مەرج نیە ئالوودەبێت. ئێمە زۆرە کەسێک هەیە مەسەڵەن داوانێ 25 ساڵە ئەخواتەوە بەڵام ئالوودە نییە. خەڵکیشمان هەیە 2 ساڵە ئەخواتەوە گەشتە قۆناغی ئالوودەبوون. پرسیارەکە لێرەیە بۆ ئەوەی بزانین ئێمە کەسێک بۆ ئەگاتە قۆناغی ئالوودەبوون چەند قۆناغێکی پیاتی ئەپەڕێ. قۆناغی یەکەم
قۆناغی پاچیە هیچ ئەو مادەی بەکار نەهێناوە لە تەمەنیا و تاقیشی نەکردوێتەوە و ئەو چێژە نازانن چیە. قۆناغی دووەم قۆناغی بۆنەکانە نەورۆزە خواتەوە سەری ساڵ ئەخواتەوە چی ئەخواتەوە لە ساڵێکە مەودمونە 4 کە لە قۆناغی بۆنەکان تێ ئەپەڕێ ئەگاتە قۆناغی بەکارهێنەری بەردەوام ڕێکخراونمونە هەموو هەفتەیەک یاخود هەموو سەری مانگێک یا ئەوە هەندێک خەڵک هەیە لەم قۆناغەیە ئەمێنێتەوە مەرج نییە مەسڵن خەڵکیشمانەی هەموو ڕۆژێک بەکاری هێنێ بەڵام ئەوەی کە باشە لێرەیە هەموو ڕۆژێک بەکاری هێنێ هەمان بڕی مادە بەکارەهێنێ نەکەمی ئەکات نەزیایی زیاب بکات مەترسی بەلەو ئالوودەبوون نەڕوە ئەو کەسانەی کە قۆناغی ڕێکخراویان هەیە هەموو هەفتەیەک بۆ نمونە یاخود احتیمالە بڵێن هەموو هەفتەی 2 جارێک هەمان بڕ بەکاربێنێ مێشک لەسەر ئەوە ڕایەت کە داوای زیاتر نەکات ئەگەر هاتوو ئەم قۆناغی تێپەڕان ئەگاتە قۆناغی خراپ بەکارهێنا ئەتوانێت کەسەکە خۆی کۆنتترۆلی ئەوە بکە ئەو قۆناغە تێنەپەڕێنێ هەموو کەسێکە توانێت کۆنتترۆلی ئەوە بکە بەڵام هەندێک کەس هەیە قابلیەتی زیاترە بۆی بگاتە قۆناغی ئالوودەبوو بەرنامەی ژیانی وایە خۆی لە خۆی تێکات بۆ نمونە ئەم هەفتەیە 2 جار بەکارهێنێ هەفتەیە داهاتوو ئەیکا بە 4 جار هەفتەی داهاتووتر هیچ بەکاری ناهێنێ لەم بینایە کیمیایەکی مێشک تێگەچێت مێشک نازانێت خۆی لەسەر کامیان ڕابێنێ ئایا بەکاری بهێنێ یا بەکاری نەهێنێ ئەمە قۆناغی پێش ئالوودەبوونە کە بەکارهێنانەکەی ڕێکخراو نەبوو ئەو بڕێ کە بەکاری هێنا ڕێکخراو نەبوو کاتە ئەگری توشبوونی بە ئالوودەبوون زیاترە ئەمانە بەڵام وەکو وتت ینی هەندێک کەس چەند ساڵە ئەخواتەوە ئالوودەژ نییە دەستی لێ ڕێژەکەی کە ڕێکخراو بێت ئەوەی بۆ دروست نابێت ئەبێ ڕێژەکە ڕێکخراو بێت چ بۆ کهول چ بۆ هەموو مادە هۆشبەرەکانی تر بۆی کەسەکە نەگاتە قۆناغی ئالوودەبوون لە جیهانە ئێمە ئەتوانین بڵین نزیکەی تقریبا 450 بۆ 500 میلیۆن خەڵک هەیە کە مادە هۆشبەرەکانی بەکارهێناوە هەریشێک لە مادە هۆشبەرەکان لە ئەلکوهول بێ لە هیرۆینەکان بێ لە هەموو هەریشێک لە جۆرەکان بەڵام ئایا لەم 450 میلیۆنە چەندیان گەشتۆتە قۆناغی ئالوودەبوون یەک لە سەر 4 نەگاتە قۆناغی ئالوودەبوون تقریبا 150 بۆ 200 میلیۆن کەس ئێستا لە قۆناغی ئالوودەبوون لە هەموو جیهانە ساڵانش باز لەوە کرێ کە 3 میلیۆن بەهۆی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و جان لەدەستەیە بێگومان یعنی ئێمە گەر بینەوە سەر داتاکان مادە هۆشبەرەکان ئافاتێکی نێودەوڵەتیە یان مەتوانم بڵێم زۆر لە شێرپەنجە خراپترە زۆر لە نەخۆشیە جستەیەکانی تر خراپترە ژمارە ئەو کەسانی کە بەهۆی ئالوودەبوونەوە ئەمرن و گیان لە دەزێن زیاترە لە هەموو نەخۆشیەکانی تر ئافاتێکی نێودەوڵەتیە یعنی ئەگەر ئێمە بین مادە هۆشبەرەکان بەراوردی بکەین بە کۆرۆنا کە چۆن جیهانی گۆڕی کاریگەری مادە هۆشبەرەکان زۆر زیاترە لە کۆرۆنا. دکتۆر باز لەوە ئەکرێت کە لە هەمان کاتە کە کەسەکە ئالوودە بووە هاوپەیوەندی نەخۆشی دەرونی دیکەشی هەیە و ئەچینە لای ئەم راپۆرتە دەربارەی هاوپەیوەندی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و نەخۆشە دەرونیەکانی دیکە بینەرمان بن. هاوپەیوەندی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان لەگەڵ نەخۆشیە دەرونیەکانی دیکە بوونی نەخۆشی دەرونی لە هەمان کاتی ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان بەربڵاوە و لە هەندێک باردا دەبێتە هۆی خراپتربوونی بارودۆخی کەسەکە ئەو نەخۆشیە دەرونیانەی کە زۆرترین هاوپەیوەندیان هەیە بریتین لە تەنگەژەی پاشزەبری دەرونی کە کەسی توش بوو کاریگەری ڕووداوی زەبری ئامێزی ڕابردووی لەسەر ئەمێنێت فرەجوڵەی کەم سەرنج سیکسۆفرینیا خەمۆکی نەخۆشیەکانی دڵە ڕاوچێ ئەگەڕێمەوە لای بەڕێز دکتۆر سامان شێغەنوەر پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان. دکتۆر کەسێک کە ئالوودە بوو بێ بە مادە هۆشبەرەکان و لە هەمان کاتە نەخۆشی دەرونی دیکەی هەبێ وەکو لە راپۆرتەکەیە بینیمە هاوپەیوەندی زۆری هەیە لەگەڵ تەنگەژەی پاش زەبری دەرونی لەگەڵ فرەجوڵەی کەم سەرنج ئێوە لەو کاتەیە چارەسەریەکە چۆن دەست پێ ئەکەن بۆ کەسی ئالوودە بوو؟ ئێمە ئەومان بیر نەچێت کە ئالوودەبوون خۆی بۆ خۆی نەخۆشیە ینی ئەم نەخۆشیێش کۆمەڵی نەخۆشی تر لەگەڵ خۆیان ئەهێنێ بۆ نمونە ڕێژەی خۆکوشتن لەو کەسانەی کە ئالوودەبوون زیاترە لەو کەسانەی کە ئالوودە نەبوون بوونی نەخۆشی خەمۆکی بوونی نەخۆشی دڵە ڕاوشیە و زۆرێک لە نەخۆشیەکانی تر هاوپێچە لەگەڵ ئالوودەبوونە کاتە ئالوودەبوون بۆ خۆی نەخۆشیێکی دەرونیە و پێویست بە چارەسەرەکان
ئێمە لە چه حاڵەتێکە بڕیار بین چارەسەری نەخۆشی ئالوودەبوو بکەین پێشتر ئەبێ کەسەکە خۆی ئەوە بناسێتەوە کە ئەم حاڵەتێکی دەرونی تایبەتی هەیە یاخود نەخۆشیی دەرونی بڵێ کە ئالوودەبوو بڕیار لای نەخۆشەکە خۆیەتی ئەبێ نەخۆشەکە خۆی داوای چارەسەر بکە هەندێک جار ئێمە ئەبینین لێرە و لەوێ خێزانەکە بە زۆر ئەیهێنێ یاخود برایەکی ئەیهێنێ باوشی ئەیهێنێ هاوسەرەکەی ئەیهێنێ ئەمە چارەسەر ناکرێت لەم حاڵەتە ویستی نییە نەخۆشەکە خۆی ویستی نییە ئەومان بیر نەچێ هەموو مادە هۆشگۆڕەکان بە ئەلکۆلیشەوە چێژبەخشە ئەنی تۆ کەسێک کە بۆ نمونە من هەندێک جار نەخۆش هاتووە ئەڵێ دکتۆر 40 ساڵە هاوڕێی ئەم مادەیەم چۆن ئەتوانم کتۆ پڕدەستی لێ بەرم 40 ساڵە من ئەڵێ ئەم مادەیە چێژم ئەیاتێ خۆشیم ئەیاتێ بەبێ ئەوە ناتوانم هەڵکەم بڕیارەکە ئەبێ یەکەم جار لای نەخۆشەکە خۆی و بگاتە ئەو باوەڕێی کە ئەمە حاڵەتێکی دەرونیە نەخۆشیە هەندێک جار بڕیارەکەیان بۆ نادرێت یعنی ئێمە ئەومان بیر نەچێت هەندێک جار کە نەخۆش یاخود ئەو کەسی ئالوودە بۆ ناتوانێ وازبێنێت لەبەر بارە جەستەیەکێتی کە ناتوانێ وازبێنێ وەکوتم ئەگەر کتوپڕ ڕای بگرێت نیشانی تیا دروستە بێت دەستی ئەلەرزیە تووڕە ئەبێ خەوی لێ ناکەوێت ئازاری ئەبێت ئەمانەی هەمووی تیا دەرەکەوێت ئەگەر هاتوو خۆی بڕیاریە ئەوە چارەسەرەکە بۆ ئێمە زۆر ئاسانترە بێت لە سنتەری چارەسەری نەخۆشی دەرونیەکان لە سلێمانی بەشی تایبەتمان هەیە ئەمە بۆ کەسانی کە ئالوودە بوون هەم ئەلکۆهۆل هەم مادە هۆشبەرەکانی تر لەوێ ئەی خوێنین لە خەستەخانە وەکو ئەڵێ لەشی پاکەکەینەوە یعنی کۆمەڵێک دەرمانی تایبەت هەیە بە پیمادەکان ئەگۆڕێت ئەو دەرمانانە وەرەگرێت و لە چەند ڕۆژێکی کەمە ئەتوانم بڵێم لە هەفتەیەکە هەموو ناگاتە هەفتەیەک لەشی ئەم کەسە پاکە بێتەوە چیتر داوای مادە هۆشبەرەکە ناکە نیشانەکانیشی نامێنێت بەڵام کێشەکەی ئێمە لەوایە دوای ئەوی کە لە نەخۆشخانە دەرئەچێت دەست پێ نەکاتەوە ئەگەری گەڕانەوەی بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان زۆرترە بۆیە لێرەیە مەسەن زۆر چارەسەری دەرونی سەلەن چارەسەرکاری دەرونی لەگەڵا پلاندا ئەنێ کە چۆن دوورکەوێتەوە لە وروژێنەرانەی کە وای لێ ئەکات بڕواتەوە سەر خواردنەوە چکە عادەتەنەوە کەسانەی کە ئەخۆنەوە ئالوودە ئەبن هاوڕێکانیشان بەردەوام لەو مەجلیسی خواردنەوەوانن بۆیە ئەنی ئەگەر بێ دوورکەوێتەوە ئەبێ لە هاوڕێکانیشی دوورکەوێتەوە ئەو کاتە بێگومان وازێنان لە مادە هۆشبەرەکان ئیشەکە بە تیم ئەکرێ هەم پسپۆڕی چارەسەری نەخۆشی دەرونیەکانە چارەسازی دەرونیە کارمەندی تایبەتە بەوە ئەبێ بەرنامەی ژیانی بگۆڕین ئێمە تەنها ئەوە نەبێت کە لەشی پاکەینەوە لە مادە هۆشبەرەکە نە بەڵکو کۆمەڵێک بەرنامەی تایبەتی بۆ دائەنرێ وەکو تۆ چۆنیەتی دوورکەوتنەوەیە لەو گۆڕانکاریانەی کە بەسەریا هاتووە پێشتر گۆڕینی هاوڕێکانێتی گۆڕینی ئەو شوێنانەیەتی کە هاتوچۆی ئەکا گۆڕینی ئەو دانیشتن و مێزگردانەیە کە خواردنەوەی تایە خود مادە هۆشبەرەکانی تێ ئەمانە هەمووی کۆمەڵێک بەرنامی تایبەتە لەوانێت چەند مانگێک بخایەنێ هەتا بە تەواوەتی ئەو کەسە گاتە ئەو بیر و ڕایی کە جارێکتر دەست پێ نەکاتەوە بەپێ ئەزمموی خۆتان کە بەڕێوبەری سنتەری چارەسەرکردنی نەخۆشیە دەرونیەکان و بەردەوامیش ئەو کەیسانە ئەبێنن کە ئالوودە بوون ئایا پاڵنەری سەرەکی کە قەرار ئێن واز بهێنن چییە؟ چە زۆر جار باز لەوە ئەکرێت کە ئەگەر مەسەر خێزانەکەی بڵێ لێ جیا ئەبمەوە یان ئیشەکەم لە دەست ئەم ئایا ئەمانەیە یان هۆکاری ترە کۆمەڵێک پاڵنەر هەیە بەیەکەوە ئێمە وای بیرمانشێ پاڵنەری یەکەم پاڵنەری تەندروستی کەسەکە خۆیەتی ئەو کەسێک کە ئەگاتە ئالوودەی ئەلکۆهۆل ئیتر لەشی تووشی زیان و زەرەر ئەبێت جگەری لە ئیشەکەوێت تووشی زەردووی ئەبێت احتیمالە مەسەڵەن تووشی قورحی مەعیدە ئەبێت ناودەمی ئەبێ ببرین دانەکانی هەڵەوەشی لەبەرەوەی بەردەوام کهولی بەکارهێناوە پاڵنەرە تەندروستیەکە هەندێک جار پاڵنەری یەکەمە پاڵنەری دووهەم بۆ مادە هۆشبەرەکان پاڵنەری مادیە لەبەرەوەی نرخەکەی گرانە ئەم کەسە چی ماڵ و مڵک و هەموو هەیە ئەیفرۆشێت هەتا توانای هەیە بەکاری ئەهێنێت پارەی پێنامێنێ و لەگەڵەوە شا توانای ئیشکردنی نامێنێت تا پارەی بۆ پیاکاتەوە جارێکی تر ئەنێکێکە لەو پاڵنەرانەی کەوای لێکە بڕیاری وازهێنان بە خێزانەکەش پاڵپشتی ناکەن خێزانیش پاڵپشتی ناکە و هاوکاری ناکەن پاڵنەرێکی تر بریتێ لە پاڵنەرە کۆمەڵایەتیەکان ئەنی ئەو کەسانی کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکانن دەڕووی کۆمەڵایەتیەوە تێکەڵاویان کەمترە یان ڕەتیژەکرێنەوە خەڵک پێی خۆش نییە هاتوچۆی بکە خەڵک پێی خۆش نیە سەردانی ماڵەکەی بکات بە تایبەتی مادە هۆشبەرەکانی تر ئەلکۆهۆل نایانی ئەگەر ببینی لە کۆمەڵگەی ئێمە هێشتا ڕەتکردنەوەیەکی تند هەیە کە ئەمە شتێکی زۆر باشە یعنی هیچ کەسێک پێی خۆش نییە هاتوچۆی ماڵی کەسێ بکە ئەگەر تلیاک بەکاربێنێت تلیاک خۆر بێ یاخود ئەگەر حەبخۆر بێ ئەمە پاڵنەرێکی زۆر زۆر بەهێزە بۆی کەسەکە بڕیار بە کەواز بێنێ لە داهاتوە
جارێکی تر مادە هۆشبەرەکان بەکار باز لەوە ئەکرێ زۆر جاڵەن ئیرادەت بە قووەت بێت یان خۆت قەرارەکە بە ئایا لە چ کاتێکە کەسەکە ئەتوانێت خۆی قەراری وازهێنان بە لە چ کاتێکە پێویستی بەوە ئەبێ کە سەردانی پزیشکی نەخۆشە دەرونیەکان بکات. ئەگەر کەسەکە گەشتێتە قۆناغی ئالوودەبوون ئەوەی کە پێوترێ قۆناغی ئالوودەبوون بە تەنیا ناتوانێت واز بێنێ و هەندێک جار وازهێنان لە مادە هۆشبەرەکان بە تەنیا و کە بڕیارێکی کتوپڕ ئەیا و ڕای بگرێ مەترسی وەسەر تەندروستی هەیە. یعنی ئەگەر کەسێک بۆ نمونە ئالوودەی ئەلکوهۆل بێ و بڕیار با لە پڕ ئەلکوهۆلەکە بەکار نەهێنێ ئەگەری هەیە تووشی پەرکەم بێ ئەگەری هەیە بمرێ. یعنی ئەمە پێویستی بە چارەسەری پزیشکی هەیە بەڵام ئەگەر لە قۆناغەکانی پێشتر بێ و کووتمان خەندێک خەڵک هەیە بەکارهێنەری ڕێکخراوە هەموو هەفتەیەک ئەلکوهۆل بەکارهێنێ و یەک ڕێژە ئەخوا ئەو خۆی ئەتوانێ واز بێنێ بەڵام کە گەشتێتە قۆناغی ئالوودەبوون ئەوە مەترسی هەیە و ناتوانێت خۆی بە تەنیا واز بێنێ ئیلا ئەبێ چارەسەری پزیشکی بەکاربێنێت و ئەبێ لەژێر چاودێریە بێت و هەندێک جار پێویستەکە مەسەلەن کۆمەڵک فحوساتیکەی بۆ ئەکرێت دەرمانی دژی ئەو مادەی بۆ بەکارەهێنین بۆی قۆناغی ئالوودەبوون بە هەر مادەیەکی هۆشبەر بێ ناتوانێت بە تەنیا واز بێنێ ئەبێ چارەسەری پزیشکی لەگەڵاوە بێت. دوایین پرسیارمان دەربارەی ئەوەیە هەندێک کەس کە بە تایبەتی ئەوەی مادە هۆشبەرەکانی دیکە بەکار ئەهێنێ ترسی ئەوەیان هەیە کە ئەڵەن بچین بۆ لای پزیشکی دەرونی لەوانەیە شکاتمان لێ بکات لە ڕووی قانونیەوە. ئایا بەڕێستان ئەگەر بتوانن بە نوێنەرایەتی پزیشکانی دەرونی باسی ئەوە بۆ خەڵک بکەن کە ئایا ئێوە چۆن یارمەتیانەیەن بۆ نمونە کەسێک ئالوودە بووە لەسەر تریاک ئایا بۆ ئەمە چی ئەەکەن؟ بڵێ یاسایەک هەیە کە لە پەرلەمانی کوردستانان دەرچووەوە بۆ نزیکی ساڵێکە بێت ئەم یاسایە پێچەوانەی یاسا کۆنەکەیە بەپێی یاسای سزادانی عراقی کۆن هەر کەسێک بەکارهێنەری مادە هۆشبەرەکان بێ بە چاوی تاوانەوە سەی دەکرێت وەکو تاوانبار مامەڵی لەگەڵاکرێت. ئەم یاسا تازەی کە دەرچۆنە ئەو فەقەرەیتیانەماوەی ئلغای کردوتەوە بەکارهێنەرانی مادە هۆشبەرەکان وەکو تاوانبار مامەڵە ناکرێت بە پێچەوانەوە هەر کەسێک کە بڕیاری یاواز لە مادە هۆشبەرەکان بێنێ سەردانی هەر دکتۆرێکی دەرونی بکات یاخود هەر کلینیکێکی دەرونی ئەوە لە خەسخانە داغڵ ئەکرێت نە ئاسایش نە پۆلیس هیچ کەسێک حەقی نییە بەسەریەوە عیلاجی خۆی وەرەگرێت و پاش ماوەی عیلاجەکەی لە خەسخانە دەرەکری هیچ کێشەیەکی بۆ دروست نابێت. ئەگەر کەسەکە مەبەستی بێت بۆ چارەسەری بۆ لای پزیشکێک ئەمە هیچ کێشەیەکی یاسایی بۆ دروست نابێت بەڵام ئەگەر بێت و خۆی بەکاری بهێنێت و لە شوێنێکە بگیرێت لەلایەن ئاسایش و پۆلیسەوە ئەوە ڕێکاری یاسایی هەیە. ئێمە بێت دوو حاڵەت هەیە لەیەکی جابکەینەوە بەکارهێنان لەگەڵ بازرگانی کردن. ئەگەر کەسێک بگیرێت و مادە هۆشبەرەکەی بەکارهێنابێ و پێوەی نەبێ مادەکەی پێ نەبێ ئەوە بە تاوانبار ئەژمار ناکرێت. بەڵام ئەگەر کەسێک مادە هۆشبەرەکەی پێوە بیگیرە گرامێکە چەند گرامێکە و خۆی بەکارهێنەر نەبێت لە حاڵەتای بە بازرگانیکردنەوە مادە هۆشبەرەکان ئەژماری بۆ کرد و تاوانبارە ئەو سزای یاسایی خۆی هەیە. بەڵام ئەو یاسایی کە ئێستا دەرچووە عنی خۆشبەختانە کە زۆر یارمەتی دەرە بۆ کەسانی کە ئالوودەی مادە هۆشبەرەکانن کە چیتر وەکو تاوانبار مامەڵە ناکرێن و ئەتوانن چارەسەری پێوی زۆر بگرن. زۆر سپاس دکتۆر ئەرکت کێشە بەردەوام. ناسینەوەی ڕفتاری هەرزەکار لە ئەگەری ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان بوونی گرفت لە قوتابخانە و شوێنی کار دەوام نەکردن بە ڕێکخراوی گرفتی تەندروستی و جەستەیی وەک کەمی وزە و سوور هەڵگەڕانی چاو و کەمبوون یا زیادبوونی چێش گرنگینەدان بەڕواڵت لە جلوبەرگ و شێوازی دەرکەوتن گۆڕان لە ڕەفتارەکان وەک ڕێگەنەدان کە کەس بچێتە ژوورەکەی شارنەوەی ئەوەی کە بۆ کوێ دەچێت گرفتی دارایی داواکردنی لە ناکاوی پارە دیارنەمانی پارە لە ناو ماڵ دیارنەمانی کەلوپەلی ناو ماڵ ئەو کەسە ناودارانەی کە ئەزمموی ئالەدەبوونیان هەیە بە مادە هۆشبەرەکان بریتین لە ڕۆبەرت داونی خواردنەوەی کحولی و کۆکاین و هێرۆینی بەکارهێناوە و چەند جارێکیش زیندانی کراوە تا ئەوەی لە ساڵی 2002 بڵاوی کردەوە کە بە تەواوەتی پاک بۆتەوە. بێن ئافلێک لە 2001دا بۆ یەکەمین جار چووە سەنتەری چارەسەری و پاش ئەوەش تا ساڵی 2010 لە چارەسەر بەردەوام بووە. برادلی کوپەر پاش ساڵانێکی زۆر لە بەکارهێنانی خواردنەوەی کحولی و دەرمان لە ساڵی 2004 لە تەمەنی 29 ساڵیدا بە تەواوەتی وازی لە بەکارهێنانی هێنا. درو باریمۆر
لە هەرزەکاریەوە خواردنەوەی کحۆلی و کۆکاین ماریوانای بەکارهێناوە، باسی لەوەش کردووە بۆ هۆیەوە نەیتوانیوە چێژ لە سەرکەوتنەکانی ببینێت. دانیال ڕادکلیف ئەستێرەی فیلمی هاری پۆتەر باسی لەوە کردووە لە کاتی تۆمارکردنی بەشی سێمی فیلمەکەدا خواردنەوەی کحۆلی زۆری بەکارهێناوە. ئەمبەر ڤالێتە مۆدێلی بەناوبانگ لە ساڵی 1990 و لە تەمەنی گەنجیدا کە لە ترۆپچی ناوبانگیدا بووە خواردنەوەی کحۆلی و کۆکاینی بەکارهێناوە، لە تەمەنی 25 ساڵیدا بە تەواوەتی پاک بۆتەوە. خۆشبەختانە لە ئێستاە کەسی ئالوودەبوو بە مادە هۆشبەرەکان و خواردنەوە کحولیەکان بە تاوانبار سیر ناکرێت، بۆیە ئەتوانن سەردانی پزیشکی پسپۆڕی نەخۆشە دەرونیەکان بکەن لەگەڵ چارەسەرکاری دەرونی بۆی پلانی وازهێنانیان بۆ دابنێت لەو مادەیە کە پێی ئالوودەبوون. بەم جۆرە بەرنامەی دەروندروستی پێشکەشکرا بە هیوای دەروندروستی بۆ هەموو لایەک.